شتێکی کەشم بیرکەوتەوە لە ئەخیرا ئەوی ژەوەیە زۆر برای بەڕێزخوای گەورە پاداشتی خێریان بداتەوە سوێندم ئەدەن و سوێندیشمەکەن بە گژاڵێ دیارەکەت بۆ نێرم دەستێ جلوبەرگم کردو بۆ دەنێرم یەکێک زۆری ئیلحاح لێ کردم جارێک بەس قیاسەکەم پێوت ئێستا لێم نابێتەوە خوا جزای بداتەوە لە مامۆستا من هەر ئەبێ ساڵی 2 دەستجلت بۆ بکەم برا ئێمە گەر تەسەورکەین 100 برای بەڕێز 100 خوشکی بەڕێز لە کەسوکارەکانی خۆشم خوشک و براکانی خۆشم ماشەڵڵا باوکم کۆچی دوایی کرد خوا عەفوی کا لەگەڵ مردووی ئێوە 47 لە دوا بەجێ ماوە هەر 47ەکەی خۆمانە گەرێکی قاتێکم بۆ بکەنە کاتە 47 قات ئەمە کەی تەواو بێ و کەی سەرفە بێ و کەی من نەتوانم بەکاری وێنم ئەو جلوبەرگانەی کە هەم بوون هی عەرەبی و تاکەت و پانتۆڵ ئەوانە خوای گەورە قبوڵی کە هەمووی ناردووە سووریا بەس خۆجلی کوردەکان نانێرم بۆیە ئەو بەڕێزانی کە جلوبەرجیشیان ناردووە برانی بەڕێزم عەزیزانی من خوای گەورە شاهیدە جلوبەرگ هەیە کە هێشتا نەمپۆشیوە هی ساڵی پارە ئەگەر هی پێراریش نەبێ لەبەرەوە تکام لە هەموو خوشک و برایان لە خوشک و برا و خاڵ و مام و کەسەکانی خۆشم هەروەها هیچ جۆرە پارچەیەک مەنێرە هیچ جۆرە جلوبەرجە مەنێرە هیچ جۆرە دیارەک مەنێرە لەبەر پێویست بە هیچ شتێکیش نییە ڕەحمەتی خواتان لێبێ بە هیچ شێوەیەک ئەو جۆرەشتانە مەنێر یەکێک لەو دافعانەی کە ئەمە زۆر جار ئەمەم پێ ئەڵێنەوە یەکێکیان ئەڵێ مامۆستا ناکرێ تۆ تەلەڤیزیۆنە لە تەلەڤیزیۆنە دەرەکەوی هەموو جارێ کاکە ژیان خۆ من قەزافی نیم هەر جارێ بە جلێکەوە دەرەکەوت جلی ئەفریقی جلی ئاسیوی چاکەت پانتۆڵ عەگال لەژێر چادر لە بەڕاستی ئەو برا بەڕێزانەی تەلەڤیزیۆنەکەش جاری وایە ئیحراج مەکەنەوە لە مامۆستا دیکۆرەکە نابێ هەر هەمان دیکۆر بێ لە تاوە ئەم جلانەم لەبەر کرد ئەم ساڵ وتم تاوە ڕەمەزانەکەی هەموو پێ دەبرەکەم هەر بەمەوا بێ دوای خێزانەکە شماتوەرە هەرەو مەلاجیان بەتەمانی داینەی بیشوێن بە دام ناوشت و الحەمدلله وشک بۆ و لەبەرم کردەوە جارێکی برای بەڕێز هەیە خەیاتە گوێی لە قسەکانم نەگرتو هەر لە مامۆستا من ملاحەزاکەم بەخوا شانەکان هاتۆتە خوارەوە یەکی کاڵم چرچانەی هەموو هاتۆتە پێشەوە و دیارە دەڵب بووە و گەورەیە و یا خۆت زەعیف بووی و یەکێکی کاڵێ ئەو چاکتوانتۆ ئەو چاکەتەی لەبەرتایە ئەو شتەی لەبەرتایە وەلحاصڵ شێوەکەی وایە و ئەو خەیاتە چۆن وایە خەیاتەکەشم تووڕاکەن ئەو خەیاتە چۆن وا دووریوێتی برایەکی بەڕێزی تر لە بەریتانیاڵێ بەخوا برا من بلیتە بڕمەچم خۆم قیاسەکە یەکەم لێ خۆم بۆیە دوورم ئەوانەشی بۆ چاگەکەم نایەوێ عەزیزانی من ئەمە وەکو وایە کابرایەک ئەوەندەی احتیمام بە دەرسی تەجوید داوە کە گوێ لە قورئان خوێنە گەگرێت لەزەت لە قورئانەکە ناکە هەر احتیمام بە تەجویدەکەڵێ ئەوە قەلقەلەکەی زەعیف بووت ئەو مەدەی بۆچی تەواو نەکرد ئەوە بوایە لەوێ حکمێکی وەستان هەبوو ئەی بۆ نەوەستا هۆشی بەس بۆ ئەماچێ ئەنجا من ئەم برا بەڕێزانە یەکێک خەیاتە هۆشی بۆ جلوبەرگەکەچ یەکێکی کە مسەورەکەیە بۆ شێوازی تەسویرەکە برایەکی بەڕێز پێم هەڵێ مامۆستا توخوا ئەو برا بەڕێزانەی تەسویرەکەن کۆرسێکیان بۆ بکەرەوە باش ئەوان نازانن تەسویر بکەن جاری وایە ئەوێ دەرەچێ جاری وە ئەوە خوارە برایانی بەڕێزم عەزیزانی من ئێستا منە بێ سوپاسی خوای پەروەردگار بکەم کە دەنگمانەگا بە یەکتری یعنی تەسەور کە من هەموو جارێک ئەمە ئەڵێمەوە ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ سجنیان کردبوو لە بیرە دوای ماوەیەک ڕێگایاندا تەلەبەکانی بچن 10 تەلەبە 12 تەلەبە ئاخر شت ڕێگایانەدا بچنە سەری بیرەکە و سوالی لێ بکەن و ئەویش وەڵامیەدانەوە لە ناو بیرەکەەوە ئێبرا بە فەزلی خوای گەورەی ئێستا خەڵکەکە لێمانە پرسێ و سی پرسیار لانی کەم ڕۆژانە وەڵامە دەین ڕاستە و خۆشەگا بێ و جلوبەرگمان و ئەم شتانەمان و الحەمدلله نەبوونین هەمومان هەمانە احتیمام بەم جۆرە شتانە مەدەن و ئەوش جارێک کە تەئکید دەکەمەوە ڕەحمەتی خواتان لێبێ هیچ کەسێک هیچ لەو عەزیزانە لە کەسوکاری خۆم خزمەکانی خۆم هەروەها لە ئەم خۆشەویستانەی تر کە هەر کەسوکاری خۆ من ئەوانش ئەهلی ئیمان و ئیسلامەتیەکە هیچ نەنێرن تکا ئەکەم ڕەحمەتی خواتان لێبێ خوای پەروەردگار برایەتیمان لەناوە بەهێزتر کە خۆشەویستیمان لەناوە بەهێزتر کە وەلای ئیمانیمان زیاتر بە قووت کە بمان کە بە یەک مەجموعە کۆمەڵکار بە یەک کۆمەڵکارێکی عەقائیدی بەهێز و پتە و کە بتوانێت گۆڕانکاری بەسەر واقعی کوردستانە بێنێ بتوانێت پەیامی خوایی هەڵگرێ و ئەو ئیستیخلافەی لەسەر شانمانە جێبەجێ بکەین بە دەستە جەمعی أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.